سیویەکەمین ساڵیادی بیناسوتاوەکەی سیروان لەلایەن وەزارەتی شەهیدانەوە کرایەوە. نزیک بە 200 کەس لە کاتی جەنگی عێراق-ئێراندا لە ناو بینایەکی ناحیەکەدا بوونەتە قوربانی و ساڵانە ژەو ساڵیادە دەکرێتەوە. کردنەوەی ئەم یادە وەکو ئەرکێکی نەتەوەی ئەخلاقی خۆمان زەرورە ساڵانەیە دی بکەینەوە، وەکو وتم بۆەوەی کە نەمرێت و بە زیندوی بمێنێتەوە. دیارە هەموو شارێک، هەموو شارەشکەیەک، هەموو قەزایەک، هەموو پارێزگایەک سمبولێکی شەهید، ینی سمبولێکی هەیە کە شەهیدی داوە لە پێناوی ئەم خاک ئەم گەلە. ئێمەش ئەو شوێنەمان هەیە کە پێی ئەوترێ بیناساوەکە، وەکو وتم من ئەو ناوم پێجوانی ئینشاڵڵا نایەکی شارتری بۆ دۆزینەوە. دیارە ئێمە پەیامی ئێمە ئەوەیە سەرباری ئەو وەسعە دارایی کە لە هەرمی کوردستانە ڕوویە، وەسعی سیاسی و ئیداریشی لەسەر بێ، بەڵام وەزارەتی شەهیدان دەسەوەستاندا نەوەستاوە. ئێمە ئەزانین باشترین چەکی ئێمە لە ئایندا و باشترین چەکی کورد ئەم قەزیانن کە بگن بە سەرمایەیەک بۆ ئایندەی کوردستان. ئێمە کۆمەڵێ کەیسی کەمان هەیە لە هەڵەبجا، کەیسی سیروان یەکێکی کەیە لەو کەیسانەکە هەوڵمانەوە بە زیینوی بمێنێتەوە بە دوو مەبەست. مەبەستێکیان کە نەوەی داهاتوو باشتر ئاشنا بەبێلی، و مەبەستی دووەمان ئەوەیە کە سەرمایی مەزلومێتی گەلی کورد ئەمە بەشێکی کێ لە سەرمایی مەزلومێتی گەلی کورد کە بەهۆن ئەوەی کە ناوچەکەمان ناوچەیەکی جەنگی بووە. خانەوادەی شەهیدەکان چاوەڕێی مۆنومنتێک دەکەن بۆ شەهیدەکانیان و دەژڵێن دەبێت حکوومەت بەدەم ڕزگاربووانی تاوانەکەوە بێت. بۆیە لێرەوە داواکاری کە ڕۆژە وەکو ڕۆژی ماتەبینی لە پارێزگای هەڵەبجە هەموو ساڵێک دابنێت و داواکاری کە مۆنومنتەکە کە ئێستا قوتابخانەیەکی کاولکاریەکی لێوەرگارە بکرێتە هۆڵێکی مۆنومنت و بڕیارێکی بۆ کە جێگەی سەرێت حکوومەت بڕیارێکی دەرکرد کە بەڕێز کاک ئەحمەد کە ئەو شوێنە بکرێتە مۆنومنت و لە پاڵیشدا سەردەرێکی ڕۆژنامەی دروست بێت بۆی یادی کارەساتەکە بکرێتەوە و ئەرشیف وێنەکانی و شەهیدان لەوێ داوا بکرێت. بەڵام بۆی سەرەڵتانی قێرانی داراییەوە ئەو بڕیارەش نەچووە واری جێبەجێکردنەوە. 6 هەشتی 1970 لە نووساتی شەڕی عێراق-ئێراندا کە هەڵەبجا یەکێک لە شەڕگەکان بوو، هاوڵاتیانی گوندەکانی نزیک لە ناحیەکە بینایەک دەکەنە پەناگە بۆ پاراستنی خۆیان، بەڵام بیناکە بێبەش نابێت لە بۆمبەکان و شەهیدبوون و برینداربوونی زیاتر لە 200 وڵاتی سیڤیلی لێ دەکەوێتەوە. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، سیروان.